هاوشێوەی هەژماری من فەرمانبەرانی هەرێم ڕەتی دەکەنەوە لە بانکی TBI هەژماریان بۆ بکرێتەوە و دژی وەرگرتنی موچەکانیانن لە ڕێگەی ئەم بانکەوە. ترسوگمانی فەرمانبەران لەوە سەرچاوی گرتووە کە پێشتر حکومەتی هەرێم قەرزاری ئەم بانکە بووە و ئێستاش زیاتر لە 2 ملیار دیناری قەرزارە. ئەمە جگە لەوەی کە موچەخۆران داوا دەکەن بە بانکیکردنی موچەکانیان تەنها لە ڕێگەی بانکە حکومیەکانەوە بێت و ناوەڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو خۆی جێبەجێ بکرێت. زمان کاتێککە خەڵک داوای موچە لە بانکی TBI ئەکا هەر خۆی حکوومەتی هەرێمی کوردستان 2 تریلیۆن و ئەوەندە ملیار دیناری ئەو بانکە قەرزارە. ئەوان حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک دەست ئەبا بۆ موچەی فەرمانبەران پاشەکەوتیەکە، کاتێ دەست ئەبا بۆ پلە بەرزکردنەوە، کاتێ دەست ئەبا بۆ موچەی بۆ ئەو پارە خێری کۆکرابەوە بۆ خەستەخانەی هیوا و ئەو نەخۆشخانەی شێرپەنجە. حکوومەتی هەرێمی کوردستان دەست ئەبا بۆ ئەمانە ئەی بەڵێ خەڵکی سیقەت پێ نامێنێ. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان لەسەر ئاستی گشتی بە هیچ جۆرێ متمانەی نە بە هەژماری من هەیە نە بە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەیە. بۆمانەوەی خۆی هەژماری منی داناوە، هەژماری من و بانکەکانی تر هەر هەمویان بانقی لوبنانی تیا، یعنی خۆ جەنابی کاک ئەحمەدی ڕەشی کە ئاماژەی پێکردووە لە بینەکانە. ئەم بانکە ئیفلاسانە، ئەم بانکە ئەهلیانە نابێتە سەرچاوی ئەوەی کە کێشەی موچەی هەرێمی کوردستان چارەسەر بکات. لەبەر ئەزموونێکی لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە هەیە سیقەی بینەوە. شارەزانی دارایی و بانکی دەڵێن گرفتەکە ئەوەیە کە خەڵکی وەکو چۆن متمانیان بە حکومەت و دەسەڵاتدارانی هەرێم نەماوە، هاوکات متمانیان بە بانکەکانیشان نەماوە، چونکە هیچ گەرانتیەک بۆ پاراستنی پارەکانیان نییە. هاوکات گومانی ئەوە دەکەن بانکی TBIش بچێتە ناو پرۆژەکەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمەوە کە ناوی هەژماری منە و موچەخۆران ڕەتی دەکەنەوە. ڕاستیا بە بڕوای من ئەوە دیوێکێتی کە خەڵک بتوانێت بە یەکێک لە بانکەکان یا بە چەند بانکێک نەبێ. بەس ئەوەی وێنە گەورەکەیە موچەخۆریان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی متمانیان بە هیچ شتێک نەماوە کە یەکێتی و پارتی ئەیکات. یعنی هۆکارە گەورەکە ئەمەیە. تەسەور کە من ئەڵێم بەیانی بانکی مرکزی ئەمریکی بێنەبی خەرەنا هەژماری منەوە خەڵک بە گومانە لی. ئەمەیە کێشەکە. بۆیە ئەوەی کە من بەشێکی زۆری موچەخۆرم بینیوە پێشنیار و داوای بانکە نیشتیمانیەکانەکەن زیاتر متمانیان بە بانکە نیشتیمانیەکان هەیە. بۆ ئەمەش نمونە و بەڵگەیان هەیە. بۆ نموناوە تا لە هەفتەی ڕابردووە دوایەوەی داتای موچەخۆران تەسلیمی حکومەتی عێراق کرا کە چەندین ساڵ حکومەتی عێراق داوایەکە بینیان هەر لە ماوەیەکی زۆر کەما 2 جار حکومەتی عێراق موچەی بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان نرد. ئێمە جۆرێک لە متمانە بۆ خەڵکەکە دروستەکە و کاش بینێ ماوەی 10 ساڵە بە لێبڕین و بە نیو موچە و بە ڕوبع موچە و بە چەندینمان کە نەدراوە لەلایەن دەسەڵاتی یەکێتی و پارتیەوە ئەمە بێ متمانەی دروست کردووە. گەورەترین کێشە نەمانی متمانەیە بەهێزەکانی دەسەڵات. هەفتەی ڕابردووش دەیان هەزار واژۆ لەلایەن موچەخۆرانەوە گەیەندرا دەستی سەرۆکی دادگای فیدراڵی و حکومەتی عێراق کە تێیدا پرۆژەی هەژماری من ڕەت دەکەنەوە و داوا دەکەن موچەکانیان لە ڕێگەی هەردوو بانکی ڕەشید و ڕافیدەینەوە دابەش بکرێت و لەم بانکانە هەژماریان بۆ بکرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.